خۆی سێسەرۆکایەتیەکە پێشوازیەکی باشیان کردووە لە داواکاریەکەی مەکتەبی سیاسی یەکێتی و لایەنە سیاسیەکان بە دواخستنی ئەو کۆبوونەوەی کە بڕیار بوو سێسەرۆکایەتیەکە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکانی و لە ئەنجومەنی نوێنەران و وەزیرە بەڕێزەکان لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد لەوێ بیکەن و ئەو کۆبوونەوەی دواخرا بۆ کاتێکی تر هەتا زەمینەیەکی گونجاوی بۆ ئەڕەخسێ چونکە ئامانجی سێسەرۆکایەتەکە لە ئەنجامدانی ئەو کۆبوونەوەی ئەوە بوو کە بەرجەستەی ئەو هەمان ئەو یەکدەنگە بکەن کە لە ئەنجومەنی نوێنەران هەبوو بۆیە ئێمە بۆ زەمینە سازیەکەین بۆ کۆبوونەوەی داهاتوو بۆی هەمووان بەشدار ببن و هەموو هێزە سیاسیەکان بەشدار ببن لەو کۆبوونەوەیە کۆبوونەوەکە ئێستا کۆبوونەوەیکی ڕاوێژکاریە دراسی دۆخی خۆمانەکەین کە ئێمە توانین چی بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پێشهاتی کە ئێستا هەیە و زۆر